بینەرانی عزیز سڵاوتان لەبێت. بەڕێزان لە ساتە وەختی سەرهەڵدانی ڕابوونی ئیسلامی لە کوردستان و لە سەروبەندی سەرهەڵدان و پەیدابوونی گوتاری ئیخوان موسلیمین لەم ناوچەیە جۆرێکی دیکە لە گوتار و پرۆژەی ئیسلامی سیاسی لە کوردستان لە دەرەوەی مۆدێلی ئیخوان موسلیمین پەیدا دەبێ و لە ڕەوتێکی نوێدا بە نێوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە کوردستانی عێراق خۆی بەیان دەکات کە دامەزرێنەرانی زۆربیان لە مەلا و کەسایەتە ئاینیەکان پێگات بوون و دیارترینیان مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی و مەلا عەلی بیارە و مەلا لەتیف پێنجوێنی و کەمال دۆڵپەمووی و ئەحمەد عەبدوڵڵا دەلاک بوون. دەوترێت مێژووی سەرهەڵدانی ئەم بزوتنەوەی ڕوون نییە و بەر لە خۆبەیانکردن ساڵانێک بەنهێنی کاریان کردووە و ڕای جیاواز لەسەر مێژووی ئەم ڕەوتە ئیسلامی هەیە و هەندێک لەسەر چاوەکان مێژوەکەی دەگێڕنەوە بۆ ساڵانی 1975 بۆ 76 و هەندێکی دیکەشیان پیان وایە لە ساڵی 1970دا سەر هەڵدەدا و بۆ چوونێکی دیکەش مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 14 نوێی 1984 و لەم بەروارەدا ژمارەیەک لە ئەندامەکانیان وەک هێزێکی چەکدار دەچنە شاخ و لە 4 نوێی 1985دا باڵێکی سەربازی بە ناوی لەشکری قورئان پێک دەێن و دەست بەکاری چەکداری و سیاسی دەکەن. بەڕێزان یەکەمین کەسێک کە دەکرێتە ڕابەری گشتی ئەم بزوتنەوەیە مامۆستا شێخ محەممەد بەرزنجیە کە ئێستا میوانە لە ستودیۆی ڕوودا و مێژوو لەگەڵمان بە مەبەستی قسەکردن لەسەر مێژووی سەرهەڵدان و هۆکارەکانی دروستبوون و ئامانجی سەرهەڵدانی ئەم ڕەوتە ئیسلامیە چەکداریە و پێگاتە و دەستپێک و ژینگەی سیاسی و کۆمەڵایەتی و کات و شێوازی کاری سیاسی و چەکداری و هەل و مەرجە دەرێکی و نێوخۆیەکانی دروستبوونی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و سەرهەڵدانی ڕەوت و باڵە جیاوازەکانی دیکەینێ ئەو شەپۆلەی کە بەڕابوونی ئیسلامی ناودەربا لە کوردستان تا ساتە وەختی هەڵۆشانەوەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە ساڵی 1970 و ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامی میوانداری بە ڕێزیمان کردەوە یەکەمین ڕابەری پێشووی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و پێشەوای ئێستای کۆمەڵی ئیسلامی. مامۆستا شێخ محەممەد زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی لە بەرنامەکە. ئەمەنیش زۆر سوپاستان ئەەکەم، شادمانم بەوەی کەوە بۆ یەکەم جار ئێمە ستۆدیۆی ئەم کاناڵی ئەوەی بەڕێز ئەمەوێ ئەو پرسیارە بکەم کە مامۆستا شێخ محەممەد بەرزنجی کێیە؟ بە ناوی خۆی بەخشندەی میهرەمان، سەنا و ستایش بۆ پەروەردگار، درودی بێپایان بۆ حەزەتی محەممەد صلی الله علیه وسلم و بۆ ئال و ئەسحابی. بەندە محەممەد نەجیب حەسەن ئێمە لە بنامەڵەی ساداتی کوردستانین. خۆتان ئەزانن ساداتی کوردستان بەرەی سێ برای ئەساسین: ئیمام ڕەزای، ئیمام ڕەزا و سەید ئیسماعیلی محەدیث و ئیمام حەمزە، کە ساداتی کوردستان زۆربەی لەبەرەی ئەم سێ زاتە مبارەکەن. بەشێکیش لە ساداتی کوردستان حەسەنین، چونکو ئەم سێ برایە حسەینین. جا لە حەقیقەتا من لە عایلەیەک بووین کە خۆتان دەزانن عایلەی ساداتی کوردستان لە 75 فەرع، هەر چوار پارچەی کوردستان ساداتی تایە بۆتە 75 فەرع. یەکێکی لەو فەرعانەی ساداتی کوردستان بە درێژی مێژوو کە سادات لە دایک و ئەچنە سەر حەزەتی فاتیمە زەهرا کچی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم و لە باوکۆ ئەچنە سەر حەسەن و حوسەین، دوو خۆشەویستەکەی پێغەمبەر و دوو ڕۆڵەی ئەسەدوڵڵا. واتە سادات لە دایک و نەوەی ڕەسوڵڵان لە باوکشۆ نەوەی ئەسەدوڵڵان حەقەی ئەمانی شبل بن، بەچکە شێر بن. جا ئومێدەوارم ئینشاڵڵا سادات هەمووی وایە بە ئیمتدادی تەریخ ئەم بنەماڵی سادات هەم ئەهلی عیلم بوون، هەم ئەهلی عیرفان بوون، هەم بەڕاستی دڵسۆزی ئومەی ئیسلامی بوون. سەرەتای دەستپێکی بەشداری سیاسی یا با بڵێم خەباتی نهێنی و کاری سیاسی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی لەکەیەوە دەست پێکات. دەوترێت یەکەمین قۆناغی ئێوە بە مەلایەتی دەست پێکات. ئەم قۆناغە چۆن بوو، چۆن دەستان پێکرد؟ بەڵێ ڕاستیە من کە لە ساڵی 1966 ئیجازەی عیلمیم وەرگرت، خوێندنی من لە کوردستانی لە حەقیقەتا ڕۆژ هەڵات و هەروەها لە کوردستانی باشوور زیاتر خوێندووە، لە هەردوو کوردستانەکە خوێندومە. هەر لە مناڵیمەوە تا ئیجازەمە کردووە 45 مامۆستام هەبووە. لەمان کاتا لە جامیعی بەغا کولێ ئاداب قسمی لۆغی عەرەبی و علومی ئیسلامیش دیراسەم تەواو کردووە کە ئیجازەم وەرگرتووە دەستم کرۆ بە کاری ئیسلامی وەکو وەعز و نەسیحەت
ئیمامەت و خەتابەت تەدریسی فەقێ و عولەما لە هەمان کاتیشە هەر لەو کاتا بیرم لەوە کردوێتەوە و بەواسطە ئەوە کە هاوڕێی چاکم هەبووە هەم لە فەقێتیە هەم لە مەسلکی مەلایەتیە هەم لە خزمایەتیە بیرم لەوە کردەوە کە ئینسان دەبێت لە جامیع و مجتەمع و کۆمەلگا ئەبێت دەوری ئەساسی هەبێ بەڵێ وعظ و ئیرشاد خوتبە و هەروەها ئامۆژگاری تەدریسی فەقێ ئەمە مهمەیەکی چاکن وەزایفێکی پیرۆزن بەڵام دەعوە و تەربیە بانەواز ئەمجا هەوڵدان بۆ تحقیقی عەدالەی ئیجتیماعی بۆ ڕەفعی زوڵم لە مەزلوم ئەمە بەلامە شتێکی ئەساسی بوو بەپێی ئەو دیراسی کە لە قورئان هەمە و لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمە و لە سیرە و تەریخی ئەنبیا لە قورئانە و سیرە و تەریخی ئەصحابی ڕەسوڵ صلی الله علیه وسلم و عولەمای ئەتقیا و ئەولیا و عورەفا و قادەی مخلیسین کە حیاتی ئەوانم خۆندۆتەوە بەلامە واجب و من لەو بارەوە خزمەتێکم هەبێ هەم بە دینەکەم هەم بە گەلەکەم هەمە نیشتمانەکەم لەبەرەوە لە ساڵی 1970 بیرمان کردو مجموعەیەک لە ئەهلی علم و مجموعەیە لە ڕۆشنبیرانی تریش کە ئەهلی علمیش هەم ڕۆشنبیرن چون بازێ مستەلەح هەیە بەلام ناقیسە بڵێ عولەما و زانایان و ڕۆشنبیران نەخێر عولەمایانی کە هەموو ئەوان ڕۆشنبیرن لەگەڵ ڕۆشنبیران کە ئەوانیش هەرێکی لە تەخەسوسی ئەهلی علمن چونکە من بەلام وایە علم نییە ڕەبانی نەبێ هەموو علمێ ئیسلامیە هەندەسە ئیسلامیە چون ئەگەر کابرا هەندەسە نەزانێت چۆن مزگەوتەکەیتەوە چۆن خانوەکەیتەوە چۆن ڕێگۆمان چاکەکەی چه هەندەسی تروق چه هەندەسی تروق بێ چه هەندەسی بینا بێ و هەروەها ئیکتیشافاتی علمی هەندەسەیە پاشان کەواتە هەندەسە علمێکی ئیسلامیە طب علمێکی ئیسلامیە جا زانایان ڕۆشنبیرن و ڕۆشنبیرانی زانایانن جا بەلام لەگەڵ چەند برایەکە لە زانایان و ڕۆشنبیرانی و زانایانی ڕۆشنبیران و ڕۆشنبیران کە زانایانن ئەوانیش لە حقەتە بیرمان کردوەوە کە لەم ئەم میلەتی ئێمە کە میلەتێکی موسڵمانە کەوا قورئان بەڵێ نوێش ئەفەرمێ نوێش کراوە لە ڕۆژ فەرز کراوە نوێش فەرز کراوە بەڵام عەدلی بەلاوز ئەو نەموهیمە ئەفەرمێ ئین الله یەأمر بالعەدل یعنی عەدل زۆر مهمە جا میلەتی ئێمە کە ئەو کاتە ئێمە بیرمان لێ کردو نەماوە 3 ملیۆن و 40 ملیۆن و 10 ملیۆن بەڵام میسەکە باس دەکەن ئەڵێ میلەتی کورد بە هەموو پارچەکانیەوە 40 ملیۆن تا 50 ملیۆنە بێ ئەم میلەتەی ئێمە تەماشامە کە تەماشاکرد لە بازی وڵاتان مثلا رأس الخيمة حكومته عجمان حكومته قطر حكومته كويت حكومته دا محيطي أطلسية جزيرة هي 50,000 کەسی تایە ئیداری خۆیان هەیە میلەتی 50 ملیۆنی بۆ ئەبێ خۆی ئەبێ وەکو قاسیرین وابێ خەڵق ئیداریان کە بەلامانە واجب بوو هەر لە منطوقی قورئان و مەفهومی سنە کە ئێمە هەوڵ بدەین بۆ ڕزگاری ئەم میلەتە یارمەتی ئەم میلەتەمان بکەین چین بەدەمی ئەم میلەتەمانەوە ئەمیژۆکو میلەتانی جیهان خاوەنی ئیرادە و ئیدارەی خۆیان بێت زۆر باشە مامۆستاجان ئەگەر بۆ بگەڕێنەوە بەر لەو تاریخە تۆ یەکەمین قۆناغی مەلایەتیت لە ساڵانی 1970 بۆ 7 لە گوندی نەوەی بناری سوورێن بووە بەڵێ ئەو کات هیچ پەیوەندیەکەت لەگەڵ شاعری گەورەی کورد منەویری کورد مامۆساقانە هەبووە لە نزیکەوە بینیوتە مامۆساقانیە ئێمە خزمایەتیمان هەیە لە دوولاوە بەڵێ مامۆساقانیە من بە خزمەتی گەیشتوم ئیسفادەم لە دوو شتی کردووە بەڵێ یەکەم ئیسفادەم لە تەواضوعی کردووە ئەو پیاوە کە عالم بوو کە ئەدیب و شاعرێکی مەشهور و معروف بوو معلقاتی سەبعە کە صاحبەکانیان مەشهورە لەناو هەموو عەرەبا بەڕاستی ئەمیش حەقە بوو کتێبەکانی بەو شێوە دیراسە بکرێت لە جامیعەتە بەڵام بەداخەوە یەکەم ناحی تەواضوعەکەی دووهەم ناحی ئەدەبیات و نیشتمان پەروەریەکەی زۆر معجب بوو پێی لەبەرەوە زۆر خۆشەویستی لە بینمانە هەبوو هەم لە بینی من جەنابی مامۆستا شێخ محەممەد قانیع کە لەنەوەی کابلی مەریوانە کە کابلی لە ئەسا کاکە براهیمە یەکێکە لە ساداتی بەرزنجە ئەرزت بکەم لەگەڵ کاکە بڕهانیش و هەم کاکە وریا ئەڵبەتە بە خزمەت کوڕە سێهەمەکەی نەگەیشتم کاک سەلاح بەڵام وەلەو ناوی تریشان لە خۆیان نابوو کاک بڕهان ناوی تری هەبوو کاک وریا ئەوەتەی سەهل پێڵەن وریا جامانە
ئاشناییمان هەیە، خزمایەتیمان هەیە، دۆسایەتیمان هەیە لەگەڵ مامۆستاخانەی زۆر خۆشەویستی لە بینمانە هەبوو. باشە مامۆستاجان هەرچەندە بەداخەوە لەو ڕۆژگارەیە هەندێک بۆچوونی خراپە بۆ سەبارەت بە شاعری گەورەی کورد مامۆستاخانە ئەبەوەی کە ئەم پیاوە شوێعیە و لە دین لایەوە و هەندێک بۆچوون لەو بابەتانە، بەڵام پێم وانە بۆچوونی ئێوە سەبارەت بە کەسایەتێکی وا بەو شێوەیە بوو بێت. مامۆستاخانە ئەو لە چێوە بوو. مامۆستاخانە دوو ئوسلوبی هەبوو، یەکیان ئەهلی مەزاح و قسەی خۆش بوو، نیکتە خۆش بوو. جا خەڵک ئەو کاتە نەیەزانی نیکتە خۆشی شتێترە، بە شێوەیە تەفسیریانە کرد. یەکێتریشەوەی بەڕاستی ئەو زاتە دژی زوڵم و ستەم بوو. وارێکەوت هەر کەسێک کە دژی زوڵم و ستەم وایە ئەوانەی کە زاڵمن بەچی ناشیرینکەن تۆهمەیان بۆوە کرد. ئەین مامۆستاخانەیەدا دیوانەکەیە ئەوی حەزەتی ڕەسوولیەکە صلی الله علیه وسلم حەزەتی ڕەسوولەکە کێی کا بەو شێوە. زۆر باش. باشە مامۆستا شێخ محەممەد، تۆ لە ساڵانی 76 بۆ 77 کە ئەو کات بە مەلایەتی ئەچیتە ئوردوگای شانەدەری، دەوترێت لەو ڕۆژگارانەیە مامۆستا شێخ محەممەد بەرزجی هیچ کات شەرمی لە بەعەز نەکردو، لە میبەری مزگەوتەکانەوە وتاری ئاگرینی ئەخوێندە و دژی ستەمی بەعەز دەنجی هەڵەبڕی و وتاری ئەخوێندەوە. ئەو ڕۆژگارانە چۆن جورئەت و بوێری ئەوەتان ئەکرد کە دژی بەعەز قسە بکەن؟ ئایا لە پشتی شێخ محەممەد بەرزنجیەوە هێزێک هەبوو، گروپێک هەبوو؟ ئایا ئێران هیچ دەعمێکی ئێوەی ئەکرد لەو کاتەیە، هیچ هاوکاریکی ئەکردن، یا ئەمە هەوڵێکی شەخسی شێخ محەممەد بەرزنجی خۆی بوو وەکو مەلایەکی ئاینی؟ ئەمن حقیقەتان عەرز کەم، تازە من لەم تەمەنە کە طبعاً گەیشتومەتە مەرحەلەیەک وەکو جەنابتان معلوماتان هەیە، ئینسان کە لەدایکە بێ هەتا عمری ئەچێتە 15 ساڵ پێڵن پێوترێت طفل و جەمعەکەی ئەطفال و زەراری و مفرد زوڕیەت یعنی ئەمجا غیلمان و ئەو ناوەی هەیە. دوایی ئیتر کە ئەبێتە 15 پێڵن یەکێکە لە شوبان، تاسی ئەبێت یەکێ لە کوهول، دوایەوە کە گەیشتە چل ئەبێ بە یەکێ لە شیوخ. پاشان ئێستا من عمر تقریبا لە 65 جوانایە، وازانم حەزەتی ئەبوبەکری سیدیق، حەزەتی ئەو ڕەسوولی یەکەم صلی الله عليه وآله وصحبه، وحەزەتی ئەبوبەکر، وحەزەتی عومەر، وحەزەتی عەلی، وحەزەتی حەسەن، ئەم چوارە 63 ساڵ عمریان کردووە. ئەمنە 2 ساڵ وزیە حەق بوو لە خوای گەورە ڕەحم پێ بکە. تازە لەم تەمەنا پێویست ناکا خۆم هەڵکێشم یام خەیر خوانە خواسە خلافی بەس مێژوەکەەوە خۆی حقەتەکەی ئەوەیە ئەمن تەماشام دەکرد لە دنیا زوڵمی واکەوە کرابێ لە هەر کەسێ لە هەر میلەتێ ئەو زڵمەنە کە کراوە لە کورد و ئەو ڕژەمەی کە بەغای کردوێتی لە میلەتی کورد بەڕاستی بە ئیمتدادی تاریخ مەوسوعاتی تاریخ خوێنەرەوە نەکراوە لە هیچ میلەتێک. لەبەرەوە ئەو سیفەتانەی کە ئینسان افتخاری پێوەکە شانازی پێوەکە، یەکێ ئەوەیە کە ئینسان لە بنەماڵەیەکی ئاینی بێ، دووهەم کە تۆ لە سیلسلەیەکی ئەهلی عیلم بی ئەبێ حەق بڵێ، حەقیقەت بڵێ. جا لەبەرەوە من تەماشامە کرد ئەو خەڵکە فەقیرە کە لە مجەمەعی شانەری بوون یا خەیر لە ئۆردوگاکانی تر بوون بە زۆرە مرێ حکوومەتیان نابوونی ئەو هەموو دێهات و قەسەب و ناحێ و قەزانە چۆڵ کرد بۆ میلەتە هەژارە. ئەمە غیرەتی ئینسان قوبولی ناکا قسەنەکە. ئەمجا لەبەرەوە حتا جارێکیان مەسئولێک تاو بۆ ماڵمان وتی باشە تۆ بۆ نە قەساڵی بە حکوومەت، مەسئولەکە خزم بوو، لەبەرەوە کە خزم بوو حەزێکە قسەیەکم بۆ بکە کە من تۆزێ ئاگام لە خۆمێ و حکوومەت قوبولی ناکا لێم و وتم بابە بۆتان دا ناوین بەلۆعەی وشک ئاویتیان نییە بیخواتەوە مشک. ئەو خەڵکە فەقیرە بۆ واتان لێ کردووە، من ئەبێ حەقیقەت بڵێم. جا مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە ئەو زوڵمە کردیومە خۆم بۆ نەیەگیرە، ئەمما کێم لە پشتە و غەیری خوا بەخوا هیچ کە لە پشتم نەبوو. ئەو کات هیچ مەسەلەن هیچ ڕێخستنێکی نهێنی، هیچ کارێکی نهێنی نەبوو لەگەڵ لەگەڵ هێنا ئەو کاتە کە ئەمن لێە بوو بیرمان لەوەیە کردەوە چۆن هەوڵ بدەین تەنزیمێکی سیڕی دروستکەین. کەواتە دەنجێک هەبووە، شتێک هەبووە کە بیرمان لەوە دەکردەوە. چەند بەرادەرێکی باشەمان هەبوو لەوانە. یەکێ لەوانە مامۆستا مەلا محەممەدی شارە زووری بوو ڕەحمەتی خوای لێبێ، یەکێ لەوانە مامۆستا عەبدوڕەحمان و ڕەسی بوو
یەکێ لەوانە عەرزی با سەعادەت کەم مامۆستا شێخ لەتیفی واژەیی یا بەرزنجی بوو کە ئوستاد جامیعە بوو لەمە خیرە. یەکێ لەوانە مامۆستا لەتیفی پێنجەر وەکو باسی کرد. یەکێ لەوانە مامۆستا عەلی بیارە بوو ڕەحمەتی خوای لێ بێ. کۆمەڵێکی زۆر لە مەلا مامۆستایان و هەروەها موسەقەفین و ڕۆشنبیرانی کەیش یەکی وەکو مامۆستا حەسەن مامۆستا حەسەنێکمان هەبوو پیاوێکی زۆر حاسەی حەمەخالیان پێوت یەکێ لەوانە حاجی ئەحمەی کاک عەبدوڵڵاه پیان حاجی ئەحمەی عەبەدەلاک ئەوە لەو پێڕە کۆمەڵێکی چاک بوون لە قەدایەکێ لەوانە شێخ سادق نایە بوو یەکێ لەوانە سەید غەفوور نایە بوو کۆمەڵێکی زۆر لەو پێوانە کە سەرمان لە یەکەدا و دانیشت و مامۆستا شێخ سیدیقی سەرگەت بوو ڕەحمەتی خوای لێ بێ ئەمانە تقریبان ئیسە نابێ هەمویان هەڵبدەم کۆمەڵێکی زۆر بوون کە دانیشتین هاتن بە ناوی داعوەتی یەکەوە بەحرەمانش هاتین بۆ دیێنێک نەمانێش بە شێوەیەکی عەلەنی بێ بیرمان لەوە دەکردەوە تا لە ئاخرا لە ئەنجامی لە ساڵی 1970 ئیتفاقمان کرد لەسەر دامەزرانی تەنزیمێکی سری بە ناوی حەرەکەی ڕابطەی ئیسلامی خەدمایل کوردستان. باش بیرۆکەی بمبەخشە مامۆستاگیان بمبەخشە بیرۆکەی ئەم دامەزراندنی ئەم بزوتنەوە ئەم ڕەوتە ئیسلامیە نوێ لە ساڵی 1970 هیچ تەوژمێک یا بڵێم هیچ منهەجێتێکی دەستێکی دەرەکی لە پشتەوە بوو ئایا ئێران هیچ کات ئاگای لەم جمجوڵی ئێوە هەبوو ئایا تەوژمی ئیخوان موسلیمین چەند تەسیری لەسەر ئێوە هەبوو یاخود ئەمە پرۆژەیەکی کوردی بوو لەلایەن کۆمەڵێک زانای ئاینی کوردیەوە لەبیری ئەوە بوون هێزێکی سیاسی چەکداری دروستکەن دژ بە زوڵمی بەعس مەسەلا ئەو کاتە هێشتا ئێران نەبوو بە جمهوری شا هەرما بوو علاقی بە ئێران ببێ ئەمە یەک دوو ئیخوان موسلیمین تەنزیمێکی قەدیم بوو طبعا لە ساڵی هەفتا حرەکەی ئیخوان عەبدولکەریم زەیدان مراقبی ئیخوان بوو لە عێراق لەبەر بەتشی بەعسیەکان زوڵمی بەعسیەکان هینەکەی وێسان قەزەی نیشاطاتی ئیخوانی وەستان چونکو بە زۆری لێگرتن و ئەزیەتیەکردن و ئەمە خۆی ماوە هەردووکە عەبدولکەریم زەیدان ماوە عەبدولکەریم زەیدان ئەوان لە پشتی ئێوە نەبوون نەخێن هیچ علاقەیەکمان لەگەڵ ئەوانە نەبوو بۆ تورجێ ینی ئەمە بیرۆکەیەکی خۆڕزگ بوو لەناو هەناوی کۆمەلگای کوردی و مەلایەنی ئاینی زانایانی ئاینی کوردیا سەری هەڵا سەبەکەشی ئەوە بوو وەکوتم میلەتەکەمان مەزڵوم بوو یەک بۆچی ناویشمانە حەرەکەی ڕابطەی ئیسلامی کوردستان ئەوڵە حەرەکەی مقابلی سکوونە یعنی تاکەی دانیشین بزاوت و جوڵە بۆ نەجوڵین ئەمجا بۆیە ڕابطە إشارة بآيات القرآن يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون جاك عليه والرابطوا أم آيات أمريكا يا أيها الذين آمنوا اصبروا صبرتان هبه جاك كسي برسيار كابل يخو مقابلك شو صبري هي جاك أفرمي وصابروا معناه دوباره صبر كالدنيا يعني وغالبوهم في الصبر تقول قاعدة علمي عربية أجد فعلك مجرد لقى فعلك مزيد كوبو مزيدك بو تشي بو مغالبة يعني مغالبة كان بس مقابلة كتانا ده الصبر باشا بيوندي كما بس لقى الشيء بو بيوند ما بس للرابطة كان لبيني خوتنا ياخذ أم بيوندي بو دروي خوتان رابطة بو تشي شو دائما جناب الدزاني هاد تنظيمي كي دروز ببي أو تنظيم إسلامي بي يا هشتي كي تربية طبعا أبي بيركات ولا وكا أبي جماور بخوي الربط ده جمال خو تزاني تويجو هيني زورا تشيني جوازه طبقاتي زورا بله طبعا بيت بيركاتو سبينه تلبل لقلبي سبينه معلمين مع مستعاني لقلبي مع مستعاني تدريسي بله لابتدائي وتا جامعه كريكاري لقلبي مهندسين لقلبي لا تشيني جوازك او همو تشيني جوازك تكواتو ابي ربطك لبيني خطوه ربطت لبال اواني جبار الرخرايم ودروسكي حتى يما يكم رخراء دروس ما كان لنا تشينا كان رخراء علماء ما دروس كنا معنا رابطة العلماء رابطة العلماء بوشينا معنا اتحاد علماء تقول رابطة العلماء ناوي هر أصي حزبك يتيا كلي حركة رابطة إسلامي لو روجاريا ملتي كرد قلي كرد كيشي نتوي هبو ياخد كيشي عيني هبو يما الراستية يما تماشا كين ملتي كردستاني إما شو كردستانك شو ملتك تقسيم عن كرو لبين شنولاتك لبين شنولاتك جاء ملتكش ما لصانه
95 مسلمانە بەڵێ. باشە ئێمە ئەگەر بێت و بە منهەجێکی قورئانی یا نەبەوی یعنی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە منهەجێکی ڕەبانی یا بڵێ منهەجێکی نەبەوی هەوڵ بدەین بۆ ئازادی میلەتەکەمان محیتەکە ئێمە محیتێکی ئیسلامیە هەم میلەتەکەمانی ئیسلامە مسلمانە هەم محیتەکە هەم ئەم هەموو دەوڵەتی ئیسلامی هەیە ئێمە ئەو کاتێ ئیتیهام ڕوومان تێناکە بڵێن ئەمانە سەر بە فڵان ئایدۆلۆژین چه ئایدۆلۆژیەکی شەرقی کە متەمەسیلە بە فکرەی رووسی و سینی و یام خێر بە ئەم قەزەی شعارەی دیموکراتی ینی غەریبیەکان داوایەکەن ئێمە بۆ خۆمان ڕەب ببین بەم دوو قوترە بەم دوو قوتبە قوتبی شەرق یا قوتبی غەرب ئەی بۆ خۆمان ڕەبدنەوێن بە قوتبی ئەنبیا و مرسەلین کە هەر 140,000 پێغەمبەر هەموو کە هاتوون هەدەفیان سەعادەتی بەشەریەت بووە ئەمجا تەماشا بکەین لە ئەنجامیشا سەرکەوت بوون هەم بەشەریەتیان ڕزگار کردووە هەم نەتەوەکەی خۆیشان ڕزگار بووە جا لەبەرەوە یەکەم میلەتەکەمان مسلمان بووە دووهەم ئەو وڵاتانەی کەوا ئێمەیان بەش کردووە ئیدعای ئیسلامیەتەکەن سێهەم کوردستانی ئێمە ئیتفاقی ساکیزبیکۆ ئەو زوڵمەی لێکەوە تەقسیمی کردووە ئیتفاقی ساکیزبۆ کێ کروێتی هەندیانە مەعسکەری شەرق و غەرب کردوانە ئەم دوو مەعسکەرە هیچ کامیان لەگەڵ کووردا ڕاستیان نەکەوە بەڵکو زوڵمیان لێ کردوین بۆ نمونە کاتی خۆی مەرحومی قازم محەممەد حکوومەتی مەهاباتی دروست کرد بە پشتیوانی ئیتحاد سۆڤێتی دوایی وەزیرێکی ئێرانی کە ڕوش بۆ مۆسکۆ ئیتفاقیکی اقتصادی لەگەڵاکردە پرچی قازم محەممەدیان چۆڵ کرد ئەوە بۆ خۆشیان ڕوخان ئەوە قازم محەممەد دوای 54 کە لە تاران سێجن بوو عاقبەت لە مەدانی چوارچرا خۆی و هاوڕەکانی ئەعدام کرد ئەوە جا نقطەیەکە ماوە ئەمە ئەچمۆ سەر هین قەزی مثلا شێخ محەممەد مەلیک ڕەحمەتی ئەوە قازم محەممەد عالمێکی دینی بوو پاشانی قازم محەممەد ئەمە بە شێخ محەممەد مەلیک مەلیکێتی کوردستانی ئەعلان کرد دوایی کێ هەڵسا ئەو مەلیکەتی بەریتانیا من لە حتا لە پەرلەمانی بەریتانیا جارێکە ئیجتیماعێکی گەورە بوو معارضی عێراقی لێ بوو وتم ئێمە چکراین بە چوار بەشەوە ئەوەی کە ئێمە کە بە چوار بەشەوە ئەم پەرلەمانەیە زۆر باش گۆفرانیەوە گۆرەگرین ببەخشە کوردۆرەگرین و دواتر بەردەوام بەرەزان پشوویەک و پاشان ئەگەڕێنەوە بەلاتەن.